بە ئامادەبوونی ژمارەێک لە لێپرسراوانی حەزبی و حکومەی ناوەندی ڕێکخراوە دیموکراتیەکانی خانەقین لە هۆڵی سەنتەری ڕێکخراوی ئازادی لاوان مەراسیمێکی ڕێزلێنانی بۆ ژمارەێک لە پارێزەرانی قەزای خانەقین و بەتایبەت ژووری پارێزەرانی دادگای خانەقین ڕێکخست. لە مەراسیمەکەدا چەند چالاکیەک بەڕێوەچوون. دواتریش خەڵاتی ڕێزدێنان بەسەر پارێزەران و بەڕێوەبەرانی فەرمانگەکان دابەشکرا. ئێمە وەکو ناوەندی ڕێکخراوە دیموکراتیەکانی خانەقین بە پێویستمان زانی ئەمڕۆ مەراسیمێک ڕێک بخەین بۆ ڕێزلێنان لە نوخبەیەک لە پارێزەرانی شاری خانەقین و هەروەها چەند بەڕێوەبەری فەرمانگە حکومیەکانی شاری خانەقین بەرامبەر ئەم ئەرک و ماندووبوونیانە بۆ خزمەتکردنی شارەکە پارێزەرە خۆشەویستەکانمان بەرامبەر ئەو هەڵوێستیانە کە لە دەنگدان بۆ سندیکای پارێزەرانی دیالە هەڵوێستێکی مەردانەیان بۆ بەرامبەر کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستان بە پێویستمان زانی ئەمڕۆ سوپاس و پێزانینی مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکان